سڵاو هاوڕێیان لەم سەردەمەدا کە شاشەی موبایلەکانمان بوونەتە میوانی هەمیشەی دەستەکانمان کات بۆ خوێندنەوە و گەڕان لە ناو لاپەڕەکانی کتێب زۆر کەم بۆتەوە. ئایا خوێندنەوە لە ئێستادا لە چه ئاستێکدایە؟ بازاڕی کتێب و نووسین چۆن دەگوزارێت و چی هەیە لە بازاڕەکاندا؟ ئایا هێشتا بۆن و بەرامی کاغەز شوێن پێی خۆی هەیە یان شوێنگرەوەیەکی دیکەی بۆ پەیدا بووە؟ لە بەرنامەیەم جارەماندا ڕاستەوخۆ دەچینە ناو ئەم دنیاە و دۆخی خوێندنەوە و بازاڕی کتێب لە ئێستادا هەڵدەسەنگێنین. لەگەڵمان. زۆر سپاسان دەکەم دەستخۆشیتان لێ یەکەم بەخێر بێن خاستەر چاو سپاس دەکەم. بازاڕی کتێب چۆنە؟ بەداخەوە کەیڵم ئێمە وا چاوەڕێ نەبووین بە بەراورد بە شاری هەولێر بڕۆ پێنجەم ڕۆژێتی کە گەشتوتە نیوەی بەداخەوانەیە عنی خەڵک نایە سەردان بکات یاخود ئەو کەسانی کە دێن بە دەگمەن کتێب ئەکڕن یاخود یەک کتێب یاخود یەک شتی بەسیط یاخود کۆمەڵشت داوا ئەکەنیان نییە بە چەند بەهانەیەک یعنی بازاڕەکە بەڕاستەکەی زۆر هاتوۆتە دواوە. کارەکەی چییە؟ ئەوان دەڵێن چی بۆچی کتێب ناخوێنەوە؟ هۆکارەکان زۆرن وەزام لە کەناڵەکانی ڕاگەیاندن و لە پەیجەکانەوە لە هەموو شوێنێکەوە باس کراوە یەکێک لەوانە کە ئەم کرانەوەی ئەم دنیای تەکنەلۆجیە لە کۆمپیوتەر و ئینتەرنێت و شاشە و بینراوەکان و بابەتی PDF و بڵاوکراوە خێراکان کە بە ڕێژەیەکی بێسنوور بڵاوەکرێتەوە خەڵک بە ئاسانی دەستی بە هەندێک سەرچاوەیە ئەگا یاخود هەندێشتی سادەیە ئەگا ئیتر ئەمە وای لێکردو بۆتە بەدیل و جێگرەوەیەک بۆ ئەم کتێبە چاپکراوانە. ڕۆژێکا چەند کتێب دەفرۆشێ بەراورد بە جاران کە خوێنەرێکی زۆر هەبوو؟ ئێمە یعنی چاوەڕێمانە کرد کە ڕۆژی بۆ 9 مەتر مەسەڵەن 100 کتێب 200 کتێب بفرۆشین یعنی لایەنی کەم 1500 کتێب بفرۆشین. کتێبەکان گران نین هۆکارەکەی بۆ ناگەڕێنەوە کە گران بێت بۆی خەڵکی نەیکرێت؟ بامە شتێکی جیاواز لەگەڵ ئەوە بڵێم یعنی کتێب قەت بە پارە بە مادە بەراورد ناکرێت چونکە ئەو کتێبەی کە جوهد و هەوڵی نووسەرێک و یا ئامادەکارێکە یا وەرگێڕێکە بە ئاسانی نابێ بە کتێب. بۆچی دنیای کتێب بەم شێوەیە لاواز بۆ لە ئێستادا دنیایەکی چۆڵە هۆکارەکەی بۆچی دەگەڕێن؟ خۆی سەریکە بەس کتێب نییە دنیاکەی چۆڵە بۆ خوێندنەوە سەریکە ئێستا تۆ مەسلەی زای کتێب بەس کتێب نییە پەیوەندی بە شتی تریشەوەیە پەیوەندی بە باری داراییەوەی پەیوەندی بۆ هەیە هاوینەها بابزانین ڕەنگە ماجی یاز دەبێ باشتر بێ ڕەنگە کابرا دایچێک باوچێک وەزعی مادی باش وە مناڵەکانی بێنە بە یەکتایی بۆ کڕێ بەڵام ئێستا غازەکەی نەماوە بەنزینەکەی نەماوە نەوتەکەی نەماوە مۆچەکەی وەرنەگرتووە یعنی کتێب بەس خۆی نییە بڵین ئێرە چۆڵە و خەڵک ڕقی لە کتێبە پەیوەستە بەشتی ترەوە دواتر ئەگەر مەسلە چۆڵی ئێستا خۆڵەکانی ئەکادمیاش چۆڵە خۆڵەکانی مۆسیقاش چۆڵە خولەکانی مۆسیقاش چۆڵە کوێ قەرەباڵغا ئێستادا بۆنی کاغەزەکان وەکو جاران ماون بۆن دەکرێن خوێندنەوە وەکو جاران خوێنەوە ئۆفەری تری بۆ پێیا بووە یعنی جاران ئێمە بیرما کتێبێک بوو دەستا و دەستی دەکرد هەتا سڕەمان دەگەیشتێ بەڵام ئێستا خۆ دەزانی مەسلێ یوتیوب خوێندنەوەیە تیکتۆک خوێندنەوەیە فێسبوک خوێندنەوەیە پیاسە خوێندنەوەیە ئەم بەریەکەوتنەی بینی خەڵک خوێندنەوەیە ئەم ململانێ سیاسی و کۆمەڵایەتی و ئاینی و ڕووناکبرێمە خوێندنەوەیە ئۆفەرەکانی گۆڕاوە باشە من تەسەوڕ دەکەم خراپ نەبێ لە چاو تۆ سەریکە بارەگای حیزبەکان 15 ساڵ لەمەوە پێش پڕی خەڵک نەبوو ئێستا کەسی بەلە بەڵام یعنی ئەگەر حیزبەکان پارە دەدەن و نقڵ دەبەخشنەوە و نازانم چی و خەڵک تاعینەکەن چۆڵ بێ کتێبی قوربەسەر بۆ چۆڵ نەبێ ینی مەسلەکە ئەوە نییە هەموو لایەنەکانیت کە پڕ بێ و ئێمە کتێبخانەکانمان چۆڵ بێ کتێبخانەش وەکو بەشی شتری ئەم دەڤەرە یان ئەم وڵاتە لە قەیرانایە. بە قوربانە بم ئێوە چۆنن یاخۆ قوربانە خزمەتتان وەڵا ئەو حاڵەکێتی بینی حاڵەکێتی حاڵی ئێمە بەداخەوە کتێب
نەبووە کولتور ئێمە شوێنی لاسایکردنەوە کەوین بەجددیە ساوا گەریەکێک لە سوۆشال میدیایە بڵێت توێکڵی لیمۆ لەگەڵ خیارە ئەبێتە هۆی ئەوەی کە بەیانی دەموچاو ئەزانی بەرناگەوێت بە قورآن بەجددیمە لیمۆنی ئەچێتە 10,000 لە هەر لیمۆ بەڵام کتێب کە عەقڵەکاتەوە مێشکی ئینسانەکاتەوە ئەوە حاڵەکەێتی کتێب لە ئێمە نازانم هۆکارەکەی چێ لەوانەیە هۆکارەکەی ڕۆشنبیرەکان بن لەوانەیە هۆکارەکەی ئێمە بین کە نەمانتوانیوە کاریگەری دروستکەین من ئێستا قەناعەتم بۆ دروست بووە کە ڕۆشنبیرەکان لە وڵاتی ئێمەیە کاریگەری پەتەڕێکی ناو سوۆشال میدیان نییە بە تەواوی کەلیمە کتێبە خوێندنەوە ناتوانین لەگەڵ بەرامبەرەکانە بگونجێن ئەزانی خۆی ئەوە خەتەرە خۆی کتێب ئەبێ فێری وەکا کە تۆ لەگەڵ بەرامبەرەکەدا بگونجەی نەگەوەی شیبرێ باتێ نەگەوەی بە گەورەزانینی بات ئەزانی خاتوو نەزانی لە وڵاتەیە بڕوانامە سەخیبترین شت لەم وڵاتەیە لای من زۆر جار کای بینم مەسەلەن حەزم ڕقم لە زۆر لە جددیاتە لەبەرەوەی بەجددی ینی ئەمە بۆیە وایە ئەو کەسە هەوای تێکرێ و لە هەستی بە زەعیفیەکان هەستی بە لاوازیەکان لە دەرەنجامیەوەی کە ئەم لاوازی هەیە کە بڕوانامەیە گۆرەگریان چوار کتێبە خوێنێتەوە چوار نامیکان خوێنێتەوە ماڵەکەی گۆڕانە پێویستە ینی پیاچوونەوەی پێ بکرێت بۆیە پێشانگای کتێب ئەوەیە کە ئێستای بینین ئەمە حاڵەکەیەتی تەبعاً من 2000 بۆ کامێرەکانی دەریژوتم پێشانگای شازوانی سەک باشە پێشانگای پشیلە بە ئەوەی پشیلەکەوتم دای بۆ دایبی پشیلەکەی پێشانگای هەنجیر ئێستا لە شوێنی شکاتێتەوە ملیۆنێک کەس دەچێت دە بە قورعان ئەمە 5 ڕۆژە سوێن بە ئەڵڵا جگە لە پەیمانگایەک ئەم بەیانی هاتووە ئەگەر کۆیکیتەوە ئەوە جا کابرا بەڕڕەوەکەی ڕێی پێکەوێت وڵا 100 کەس نهاتووە تا ئەمڕۆ کتێبەوە کتێبەکانی منە تێگەی من تقریبا 100,000 نوسخەم چاپ کردووە بەس من ئۆنلاینم باشە ناپەڕێمەوە بۆ زانیاریت الحەمدولله بڵین بۆ کتێب ئەوە عەقڵ هەڕاست بە 1000 دینار عیب نییە کتێبێکی قەبارە گەورە هەڕاستکەی بە 1000 دینار بەشێک لە ماڵەکاندا کتێبخانە دەبینین کتێبی باش دەبینی بەڵام ئەوەی کە هەیە ئەوە نییە کە ئاستی کتێب خوێنێک بێت ئاستی کەسێکی ڕۆشنبیر بێت بۆچی وایە بۆچی ئەم کتێبانە تۆزیان لەسەر نیشت بە ساقەی تۆ بم ئەو پرسیارم بەلاوە جوانە ئێمە با پێ بڵێم دووڕووین منافقین دیزدیواجین درۆکەین کتێبخانەمانەیە کتێب ناخوێنینەوە بۆ زانیاریت بۆ جوانی داێنین حەزەکەمەوە ڕاست پێ بڵێم لە هەشتای کتێبەکانی ئێمە لەمە ئەو هەمووان وساڵ صحیح البخاری مثلا بۆ نمونە مغنی المحتاج ئەوە بە گەوری لە دواوە دانراوە مێژوو وەڵام من کتێبێکم هەیە 100 زنجیرێ 100 کتێبی مێژووە بە قورعان ئەوە لێ نەکراوە هەر لە خۆمەوە پێتان ئەڵێم ئەم کتێبە من پێم وتن جارێکی کێشەر برادێک داوای لێکردمەتی مامەسا خانوێکم دروست کردووە لە توی مەلیکبایی 22 دەفتەرە حەزەکەم لە پشتەوەی لە ژووری میوانە کتێبێک دانم وتم چۆن خێزانەکە دەیڵێ لە ژووری میوانە دانیت بەخوا توکڵ ڕۆژێک ڕێگەیکە بەهارە بەجددی وتی لەمە کتێبم بۆ کڕەوتم کتێبی لەمە ینی ئەو دوای ئاواهینێکشی بابێنی کتێبی لەمە کتێب لە وڵاتە جاریوە من هەندێک دەموچەوە بینم کتێب کاریگەری نەکردووە سەر ئەخلاقی سڵاو چوونی سەخلەمێتە چاوایە خۆ دەگەلەکە باشە پێم بڵێ بزانم کتێبت نووسیوە بەڵێ باشە چەندێکە خەریکی کتێب خوێندنەوەیت بیتێرۆ سوپاس دەکەم ئەڤە 2 ساڵە ئەز کتێبە خواوە جێ من 11 ساڵ بووی وەختی من کتێب چێکردین و کە 13 ساڵم لەگەڵەوەی کە کتێب دەنووسی ئەشی خوێنیتەوە بەڵێ من گەلە کتێبێت هەین گەلە کتێبێت خواندین ڕاستین و کە گەلە گرنگیە بخواندنەوە کتێبە نادن ئەس هیویدارم گەلە کتێبە بخوێنن پەیامت چییە بۆ ئەو کچانەی کە وەک تۆوان لەم تەمەنەدان پێیان بڵێ کە ئەوانیش دەست بکەن بە خوێندنەوە ڕاستی بلە دەست پێ بکەن بلە دەستە بخواندنێ بکەن گەلێک مفا خواندن دێ بخوا مفایئینن دێ بخوا مفای وەرگرن ئەش خواندنێ ئەس هیویدارم پەیامە من بووەنە دەستە بخواندنێ بکەن خواندنە کتێبە چۆنیت سلامت بیبی ئەبینم کتێبەکەیت بەڵێ ڕەوڵا وڵاتم پێشانگەکە کرابەوە سەرنجی ڕاکەشەوتم بەبم سێرێکی بکەم زانم چ کتێبێکیاندا چەند خوێنەری وەڵاهی تازە بە تازەی زیاتر حەزم شوتە سەرم کتێبانە دووسێ کتێبم کڕی و ڕۆژە سوێ سەرنجی ڕاکەشم هاتم هیتر بکڕمەوەڵە بەس ڕۆژانە جارجارە هەوڵێم بخوێنەوە بەپێی کات و بەپێی مەجال گەنجەکانی چواردەوریش بەم شێوێن بەداخەوە نەوەڵە هەکەمێکیانوان ڕوو کارەکەی بۆ چێ گەڕێنیتەوە کە ئێستا خوێنەر کەم بۆتەوە
وڵی زیاتر بەهۆی ئەم کۆمەڵی چۆن بڵێ بەهۆی کە مۆبایل زۆ بەکارێنن ئەم تیکتۆکەوانە چاولێکەری ئەمی وازانە کە مۆبایلێکی پێ بوو ئیتر هەموو شتێکی لەبەر دەستایەکە لەو زانیاری کە لە کتێوە دەستەکە ئەوە نە لە مۆبایل شتەوە دەسە ناکە بۆیە زیاتر هۆکارەکەی گەڕێتەوە بۆ مۆبایلەکە ئەمووی کات کوشتنە. خاتونەکەم چۆنی؟ سلااو لەبێ بەخێر بێ بشیگەن باسی کتێبم بۆ بکە بزانام گرنگی کتێب لە چیایە و تا چەند لە ئێستادا گرنگی پێدەدەێت. پلژیانی هەمومانە کتێب گرنگی تایبەتی هەیە بە تایبەتی ئەوانەی هەوڵی خۆڕۆشن بێتکردنیان لە کۆمەلگایە چ پیشەیەکی تایبەتیان هەبێ وەکو مامۆستا بن ڕاهێنەر بن یا هەر کەسێکی ئاسایی بن کتێبەکڕن و خوێنەرین. ئاستی خوێندن خوێنەواری لە ئێستادا بۆ کتێبەکان لە چ ئاستێکدایە تا چەند خەڵک دێن کتێب دەکڕن. لە ئاستێکی مامناوەندا ناکرێ بڵێن زۆر خراپە بەڵام بەپێ و پێشبینی ئێمە کەمترەدەوە جاران ماوە نەخێر بەداخەوە بارودۆخی ئابووری کاریگەری هەبوو لەسەر هەمومان. مامۆساییان سڵاو لەوێتەوە کار باش سپاس دەکەم درستی چۆن باش زۆر بە قوڵی ڕۆشتویتە ناو خوێندنەوەی کتێبەکەوە. وڵاهی قۆڵی نەڕۆیشتومەتە ناخێنەوە هەروە ئێوە چی دەکەیت؟ سەری عنوانەکانە کەم بزانم وەرجێڕەکەی چێ نووسەرەکەی چێ سام کتێبە عەبدوڵڵا حەسەن زادە کردوێتی بە کوردی من کتێبەکەم نەبینەوە یەکەم جارەی بینم بەڵام بۆی کە عەبدوڵڵا حەسەن زادە کردوێتی بە کوردی دیارە گرنگە چکە عەبدوڵڵا حەسەن زادە کتێبە گرنگ نەبێنایکا بە کوردی گرنگی بە خوێندنەوەی کتێب دەدەیت؟ گرنگی پێدەم پێتوانە لە ئێستا وەکو جاران گرنگی بە خوێندنەوە دەدرێت؟ هەز دەکەم سۆشیال میدیا و ئەم ئاڵۆزیە ژیان وای کردووە کەمتر تا من بۆ خۆم گەنجی هەشتاکان و لە هەشتاکان زۆر گرنگیمان بە خوێندن دەدا بیرمە خوێندکار بووین لە ئامادەی ئەگەر کتێبێک دەربچوایە و هاوڕێکانمان دوای دوو ڕۆژ ناوەڕۆکەکەیان نەزانیایە عیبە بوو ئێستا وایە؟ بڕوان ناکەم بۆ دەرەجەی بێنە ئێستا زیاتر خەڵک خەریکی سۆشیال میدیایە سەرچاوی زانیاریەکانی لە سۆشیال میدیا وەردەگری. وەکو بینیمان بازاڕی فرۆشتنی کتێب لە دابەزیندایە و ڕێژەی خوێنەران بە مخابنەوە ڕووی لە کەمبوونەوە کردووە. ئەمە تەنها کێشەیەکی بازرگانی نییە بەڵکو مەترسێکی گەورەیە بۆ سەر ئاستی ڕۆشنبیری کۆمەڵگەکەمان بۆیە ئەرکی هەمومانە کە هۆشیاری بڵاو بکەینەوە و منداڵەکانمان و نەوەی نوێ بگەڕێنینەوە بۆ ناوجیهانی پڕ لە زانیاری کتێب با نێوماڵەکانمان پڕ بکەینەوە لە بۆنی کاغەز و وشەی ڕەسەن. سوپاس کە لەگەڵمان بوون. سپاس بۆ هاوکارانم تا دیدارێکی تر هەمیشە پڕ خوێندنەوە بن خواتان لەگەڵ.